میهرەبان نزیک بە سەدەیەکە عێراقیەکان ئەزمموی دەسەڵاتی مەلەکی و کۆماری دەکەن ئەو عێراقی کە یەکەمین مەلیک فەیسەڵ یەکەم لە وتارێکدا بازەوە دەکات کە عێراقیەکان خاوەنی شوناسێکی یەکگرتوونی ئەم تێگەشتنەی مەلیک فەیسەڵ لەوەیە کە عێراقێکی فرەئیتنی و نەتەوەی و تائیفیە ئەو عێراقە تاوەکو ئێستا نەیتوانی و بێت بە عێراقێک کە تەجاوزی سێ ویلایەتی بەغدا و بەسرە و مووسڵ بکات لەوانەیە لە ڕووی فۆرمی دەوڵەتداریەوە ئەمە جێبەجێکراوێ بەڵام وەکو ناوەڕۆک و وەکو یەکگرتنی پێکاتەکان تاوەکو ئێستا سەقامگیر نەبووە تەواوی ئەو دەسەڵاتانەی کە لە عێراقدایە یاخود لە عێراقدا هەبوو لە ڕابردوودا کورد ڕۆڵی بینیوە لە بەهێزکردنی بازووی ئەستوری دەسەڵاتی سیاسی لە عێراقدا یاخود سیستەمە سیاسیەکانی عێراق دەسەڵاتی سەردەمی پاشایەتی دواتر سەردەمی دەسەڵاتی کۆماری کە لە 14 تەموزی ساڵی 1950 کۆدێتا دەکرێت لە عێراقا کورد بەشداری دەبێت لەو دەستورەکەیدا لە مادەی سێم دابازە پێکەوە ژیان یاخود شەریکایەتی کورد و عەرەب دەکرێت بەیانی 11 ساڵی 1970 بە هەمان شێوە کوردەکان لەگەڵ حکوومەتی عێراقیە کۆمەڵک دەستکەوت بەدەسێنن دواتر پرۆسەی ئازادی عێراق لە ساڵی 2003دا دەبێت و عێراق کۆتایی پێدێت ئەو ڕژێم و سیستەمە کۆتایی پێدێت و ڕژێم و سیستەمێکی تر دێتەکایەوە کورد ڕۆڵ و کاریگەری دەبێت ئایا کورد چی دەستکەوتووە لە دەوڵەتی عێراقیە لە دەسەڵاتی مەلەکی و لە دەسەڵاتی کۆماریدا ئایا عێراقیەکان تاوەکو ئێستا ڕازین لەو سیستەمانەی کە عێراق بەڕێوە ئەبەن ئێستا 62 ساڵ تێپەر دەبێت بەسەر کۆدێتای 14 تەموزی ساڵی 1950 بەڵام ئایا عێراقیەکان گەشتونەتە کوێ وە کوردەکان لەکوێی دەستکەوتە سیاسی و ئیداری و یاساییەکاندان بەبێ کێشە هەوڵ دەدەین ئەمانە کۆمەڵێ باس و تەوەری گرنگن تاوتێ بکەین بە میوانداری بەڕێز لەتیف شێخ مستەفا یاسەناس خۆشحاڵین کاک حاکم شێخ لەتیف زۆر سپاس مامۆستا سڵاو بە جەنابەت و بۆ بینەرانیش گەر بۆ بچینە ناو بابەتەکە یاخود ئەو دەواازەی بابەتەکەمان من باسی وتەیەکی مەلیک فەیسەڵم کرد کە ئەڵێ عێراقێکی خاوەن شوناسی یەکگرتوونیە بەهۆی ئەو پێکاتە جیاوازانەوە ئایا ئەکرێ بڵێن ئەم قسەی فەیسەڵ بۆ بە کەلتورێک یاخود ئەمە نەریتێکی عێراقیەکان لە سەریەتی ئەو لەو تێگەیشتنەوە سەرچاوی گرتووە کە تاوەکو ئێساشەم عێراقەنەوە بە عێراقێکی یەکگرتو بەڵێ بەنای خۆی گەورە مێرەبان بەڵێ ئەوە ڕاستە خۆی کەم وڵاتەن لە یەک شوناس پێکاتە بن زۆربەی زۆری وڵاتان یان فرەنەتەوە یان فرەئاینن یان فرەمەزهەبن بەڵام چی وا دەکات ئینسیجام دروست بێت دوو شێوازە یان شێوازی دیموکراتی مؤسساتی کە دەوڵەتێک دروست بێ دەوڵەتی هاوڵاتی بێ و یاساتەیدا سەروەر بێ و هەموو هاوڵاتیان بە یەک پێوە مامەڵیان لەگەڵدا بکرێ مەسەلە ئاینی و مەزهەبی و نەتەوەیەتەکانیان بۆ خۆیان بێ لە فەزایەکی دیاریکراوی خۆیاندا ممارەسەی بکەن بە ئازادی بەڵام لە فەزا گشتەکەی دەوڵەتدا هەمویان بە یەک چاوسەیر بکرێن ئەمە وا دەکات حەز بە یەکسانی بوون هاوڵاتی بوون دروست دەبێ من بۆ خۆم کوردم بەڵام عێراقیم تۆ عەرەبی عێراقی ئەو شیعەیە عێراقیە فڵان سوننێ و عێراقیە ئەمە بەڕاستی ئەمە شێوازێکێتی واتە شێوازێکیان دەوڵەتێک کە بتوانێت بەم پێوەرە پێوەری هاوڵاتی بوون و سەروەری یاسا و یەکسانی مامەڵە لەگەڵ خەڵکدا بکە و ئازادیە لاوەچیەکان یان ئینتیما لاوەچەکانیش لێگەڕێ بە خەڵک ممارەسایان بکە بە ئازادی طبعا خاڵی دووەمیش بریتێ لە حاڵەتی دووەم بریتێ لە حاڵەتی کۆنتڕۆڵکردن و قوددان واتە نەتەوەی بەهێز یان ئایدۆلۆژیای بەهێز یان مەزهەبی بەهێز کە زۆر پێشکەوتوو بوو یان زۆر ئیمکاناتی بەدەستەوە بوو بتوانێ ئایدۆلۆژیە و ئینتیما بچووکەکان قوت بدا یان جا بە زۆر بە یاخود بە یعجاب کە ئەو زۆر پێشکەوتو بێ و کانیتر زۆر دواکەوتو بن لە ئەنجامدا قوتیان بدا و سەقافەیان کەلتوری خۆی زاڵکە بەسەر هەموواندا طبعا لە عێراقدا هەردووکیان شکستیان هێناوە یەکەمیان عێراق وەکو جەنابەت وەکو مەلیک فەیسەڵیش تەشخیصی کردو بەڕاستی لە چەند پێکهاتەیەکی جیاواز پێکاتەوە بەڵام سێ پێکهاتەی سەرەکی سوننە و شیعە و کورد هەبوون و ئەم عێراق سەرەتا هەنگاوێکی باشی نایان طبعا لە ئازایی خۆی نەبوو بەڵکو لە سەردەستی ئینگلیز لە سای نظامی ئینتیداب کە عوسبەت الئومەم نظامی ئینتیدابی داهێنا و دەوڵەتانی داگیرکراوی ژێر دەوڵەتە داگیرکراوەکانی دەوڵەتانی محوەری کرد بە سێ پۆلێنەوە پۆلێنەکان ئەلف و با و زین بە جۆرەی دواکەوتوی و پێشکەوتویان عێراقی کەس کردە پۆلێنی باوە و بۆیە سیستەمێکی حکومڕانی بۆ دانا وەکو چۆن منداڵ فێری دارەدارە دەکرێت ئەو گەلانش کە حکومڕانی خۆیان یەکەم جار بەدەستدێنا نظامی ئینتیداب جۆرێک بوو لە فێرە دارەدارەکردن فێرە ڕۆیشتن
و ئەو نیزامە لە نظامی انتداب لە پۆلێنی بەسەر عێراقدا پیادە کرا لەلایەن بریتانیاوە و بریتانیا دەیویست بەڕاستی وڵاتێکی هاوڵاتی و سەروەری یاسا دروست بکات و ئەو هەوڵ بدا ئەو فرە ئینسیجام و ئەو فرە پێکاتەی و نائینسیجامیەکە لە نێوان پێکاتەکاندایە بیکات بە دەوڵەتی هاوڵاتی و تقریبا لە ماوەی 35 ساڵی حکومڕانی ئەو هینەدا خەریک بوو ئەو شتانە سەریان هەڵدا بەڵام بەداخەوە باهۆزی فکری شیوعی و بیری چەپ و هەروەها دژایەتیکردنی ئیمپریالیزم و ئیستیعمار و تا ڕادەیەک لایەنە دینیەکانیش و هەروەها مەسەلەی ختووکەدانی شعوری دینی لەلایەن چ پیاوانی ئاینی سونە و شیعە و هەروەها تەبان سیستەمی مەلەکیش سیستەمێک بوو گەندەڵی تێدا بوو ئەوەندە جوان پێرفێکت نەبوو ئەوە وای کرد کە بەڕاستی خەڵک دوای ئەو مەد و فکرە شیوعیە بکە و ئەو سەرەتایی کە بریتانیا ویستی دروستی بکە لە سەردەم و لە سای سیستەمی مەلەکی پاشایەتیدا بڕوخێ و عێراق کۆدەتای ساڵی 58 تیا ڕووبدا و ئیتر کەوتە جێژاوی حکمی عەسکەر و دیکتاتۆریەت و ئینقیلاب و ئینقیلابەکانەوە کە تا ئێستاش بەردەوامە بۆیە عێراق نەیتوانی واتە ئەو پرۆژەی کە دەستی پێکرد لە سەردەمی بریتانیادا لە سەردەمی مەلەکیدا لە سەردەستی بریتانیا کە بە هینی انتداب ناسرا بوو و بەداخەوە ئێمە هەموو وا فێرکرابن کە انتداب شتێکی ئیستیعماری خراپە لە کاتێکدا انتداب فێری دەکردین چۆن منداڵ چۆن فێری ڕۆیشتنی دەکەی فێرمان کە فێری حکومڕانیمان بکە ئەوە تەواو نەبوو پرۆژێ تەواو نەکرا بۆیە عێراق تا ئێستا بەڵێ لەو ئەو وەسفەی بەسەرازاڵە تا ئێستا پێکاتەکانی نامنسەجیبن جگە لەوەش کە ئینقیلابیش کرا و حکمی دیکتاتۆری و عەسکەری پەیدا بوو هەر پێکاتەی زاڵ کە باگەر بڵێن عەرەب بێ یان پێکاتی لە ڕووی قەومیەوە باسی بکەین یان سونەکان کە حاکم بوون هەم نەیانتوانی ئەوانیش بە هەمان شێوە ئینسیجام بە زۆر دروستکەن چونکە خۆیان ئەوەندە پێشکەوتو ئەوەندە بە قووەتیش نەبوون بتوانن کورد و شیعەش لە بەوتەقەی خۆیاندا بتوێننەوە ئەمە وای کرد کە ئەم شتە بەردەوام بێت تا ئێستا بەڵێ کەواتە ئێمە توانین بڵێن عێراقێک نەبوو لەسەر ئەساسی ئەمری واقع بنیاد نرابێ و دروستکرای بەڵکو عێراقێکی دروستکراوە بوو لە دەرەوە یعنی عێراقێکی دروستبووی واقعی خۆی نەبوو ئەزانی چۆن مامۆستا ئارام زۆربەی زۆری سنوورەکانی ئەم ناوچەیە سنووری سایکس بیکۆن زۆربەیان دروستکراون هیچیان سنووری سروشتی نین ئەتۆ ئەگەم لە حەزە بکەی زۆربەی زۆری ئێستا کوردستان دابشکراوە بەسەر 4 دەوڵەتدا کە سنوورە سروشتیەکان ئەو سنوورانن کە ئێمە وەکو نەتەوە پێکەوە دەبەستێت چ لە ڕووی ئاینی و چ لە ڕووی کەلتوری و چ لە ڕووی جوغرافیشەوە دەزانین سنوورەکانمان کوێن بەڵام سیر دەکەی بە ناوەڕاستی ئەم وڵاتەدا 4 خەت لێدراوە بە ناو دڵی هەموماندا ئەمە طبعا بەنسبەت عێراق بەنسبەت سعودیە بەنسبەت سووریا بەنسبەت ئەوردوان هەموو ئەم وڵاتانە سنووری دروستکراون سنووری خواکردنین سروشکردنین ڕاستە بەڵام ئەم سنوورە دروستکراونە لەوانەیە بۆ هەندێک واقعی ئەو وڵاتانە تا ڕادەیەک کۆنتترۆلی واقعی پێکاتەکانی کۆمەڵگەی خۆیان کردبێت تا ڕادەیەک ڕاستە هەندێکی نەکراوە بەڵام لە عێراق ئەم کۆنتترۆڵە تا ئێستا دەستەبەر نەبووە ئەزانی چۆنە ئەم دەوڵەتانەیە ناوچەی هەمووی دەوڵەتی شکست خواردوون بەعکسەوە ئەوانش کە یەک مەزهەب و یەک ئاین بوون تۆ سەر دەوڵەتانی خەلیج یان ئۆردون کە یان نەگوڵێن یەک نەتەوە بەس پێکاتەی زۆرینە لەوانەیە عەرەب بن یان زۆرینە سونە بن لەوانەیە کەمینەی تریان تێدا بێ بەڵام هەر فاشلیانە ناوە دڵنیا بە یەک دنیا کێشە و قەیرانیانە ئێمە لە دوورەوە سەیریان دەکەین پێمان وایە کە مشکلایان نەیان لەبەرەوەی سیستەمەکان دیکتاتۆرین ڕێگا بە قەمع نادەن لە هەموو وڵاتانەی تر سەیرەکە کە ڕێی پێدرا زۆرێک لە وڵاتەکان کەوتن بەڵام عێراق بەڕاستی عێراق لەبەرەوەی هەم فرەکەلتورە هەم نامونسەجیمە هەمیش بەڕاستی شعبێکن زۆر میلەتێکن تەرویز ناکرێن یعنی میلەتێکی هارن میلەتێکن ئەو مەبدەیەکەیە ناسام ئەڵێ ئەوە پێم وابێ قسەی حەجاجی کوڕی یوسفی سەقەفیە کە ئەڵێ ئەهل العێراق ئەهل الشقاقی وەنیفاق یعنی ئەمە گەر بیبێنە سەر بارە کەلتوریەکە یاخود ئەوەی کە لایەنە سایکۆلۆژیەکەی تاکی عێراقی و خەڵکی عێراقی خوێنراوەتەوە لە ڕابردوشە یعنی بوو خۆی پێکاتی عێراقیەکان هەر بەم شێوەیە هاتووە لە ئاساس میلەتێکی متمەڕیدن میلەتێکی بەڕاستی یاخین یعنی کۆنتترۆل ناکرێن تۆ سەری کە نظامی سەدام حسێن قەمەعترین نظام بوو بەڵام هەر نەیتوانی میلەتەکە تاو کۆنتترۆل کات چ بە کورتەوە چ بە شیعەتەوە بە تایبەتی کە ئەو دوانە زیاتر بەرەنگاری ڕژێمەکان دەکرد یعنی وڵات میلەتەکانی تریش دەوڵەتەکان چونکە شکست خواردون ئەنی ئەم دەوڵەتانی ناوچەکە لەبەر هەمویان دروست کراون هیچیان دەوڵەتی سروشتی نین
لەبەرەوەش کە دەوڵەتەکانیان فاشلن حکومڕانەتەکانیان حکومڕانی سەروەری یاسا و یەکسانی و پێوەری هاوڵاتی بوون نین هەمویان شکست خواردوو بوون بۆیە هیچیان ناجح نەبوون بەڵام لە عێراقدا زیاتر ئەوەی وای کردووە ئەم شتە زاق بێتەوە یاخیبوونی گەلانی عێراق یاخیبوونی پێکاتەکانێتی تۆ سەری کە تا ئەو سەردەمەی سوننە حکومڕان بوو شیعە و کورد یاخی بوون و بەعس بۆ هەموو جەبەروتەی خۆی نەیتوانی کۆنتڕۆڵیان کە دوایی کە شیعە بوو بە حاکم تا ڕادەیە کوردی شەریکی بوو سوننە کە هیچی نەبوو بەڕاستی لە سەحرایەکدا مقاومەی ئەمریکا و حکمی شیعی و هەموو دنیای کردووە تا ئێساش کۆنتڕۆڵ نەکراوە ملەتی عێراق ئەم سێ پێکاتەی عێراق لەوە دەچێت خاکەکەی ئاو هەواکەی نازانم چی بێ پێکاتەی یاخین بەڕاستی وەیلا من پێم وایە هەموو دەوڵەتەکانی ناوچەکە سیستەمی حکومڕانی ناوچەکە هیچیان سیستەمی حکومڕانی ناجح نین بە دەگمەنتیاندا ناجح بێ ئەگەر هەش بن بەڵێ ئێستا ئێمە دراوسی وڵاتێکی وەکو ئێرانین یعنی قسە لە سەرەوە کە کاتێکە عێراق بێ بە عێراقێکی یەکگرت و لە سێ ویلایەتی بەغدا و بەسرە و مووسی سەردەمی دەوڵەتی عوسمانیەوە بێ بە عێراقێکی یەکگرت و ئێران بە شێوەیە لە شێوەکانی اعتراف بەم یەکگرتوێتە ناکە وڵاتێکی وەکو ئێران بۆن تۆ باسی شیعات کرد ڕاستە ئێستا ئێمە گە باسی ساڵانی بیستەکان بکەین حکومڕانی یاخود فەرمانڕەوایی مەزهەبی بەو شێوەیە لە ئێرانە نەبوو بێت بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ خۆی ئەم دیدگا و تێڕوانینەی ئێرانیش بۆ خۆی لەسەر عێراق کاریگەری نەبوو وڵاتیشی دراوسێ بە بەڵێ ئەکید جارێ یەکەم مامۆستا چ ئێرانیش و چ تورکیاش مەسلەی ئاین و مەزهەب بەکاردێنن بۆ بەرژەوەندینەتەوەی خۆیان یعنی ئێران ئەگەر حکمی شا بوو بێت یا حکمی خومینی و حکمی جمهوری ئیسلامی هەمان ئەو ڕێچکە بەرژەوەندیە نەتەوەیە یان دەوڵەتی خۆی پێوەرە بۆ مامەڵەکردن لەگەڵ وڵاتان نیزامەکە گۆڕینی نیزامەکە فەرقی نەکردووە بەڵام لەوانەیە گۆڕینی نیزامەکە بۆ نیزامێکی مەزهەبی خوتوکەی مەزهبی ئەم وڵاتانەی دابێ بۆ نمونە لە عێراق لە شەرقی سعودیە لە بەحرێن لە یەمەن لە لوبنان لە سووریا وئیلا ینی بەکاری هێناون خوتوکەی داون لەوانەیە لە سەردەمی شایە نەیتوانی بێ ئەمانە بەکاربێنەوە لە شێوەی پرۆژەیەکی مەزهەبیدا بۆ خواستنەتەوەیاتەکانی ڕێک کاری کردووە بە زەبری هێز بیان زەبری ئابووری بۆ بەرژەوەندی نەتەوەی ئێران واتە ئێران بەڕای من لە ڕووی مامەڵەکردنی لەگەڵ دەوڵەتەکانی ناوچەکە بەتایبەتی عێراق پێش شۆڕش و دوای شۆڕش فەرقی نەکردووە شتێکی تر کە دەبێت لە بیرمان بێ ئێران و عێراق شتێکی مێژوویەن زۆر بەیەکەوە بەسراون یعنی لە دێر زەماندا عێراق تاوەکو ماوەیەکی زۆر هەر لەژێر حکومڕانی ئێراندا بووە بەشێک بۆ لە ئێران ینی هەمیشە دووتراوە دوو عێراقی عەرەبی و عێراقی عەجەمی تاوەکو کرماشانیش ڕۆیشتووە هەمیشەش ینی پایتەختی ئێرانیەکان کە ساسانیەکانن لەناو خاچی عێراقدا بووە تەنانەت لە سەردەمی عەباسیەکانیشدا کاتێکە حکومڕانی عەباسیەکان هاتە پێشەوە زۆر جار بەڵێ خەلیفەکان خەلیفەی سوننە مەزهەب بوون و سەر بە قوڕەیشیەکان بوون بەڵام لە واقعدا ئەوەی لە وەزیر و ئەوانەی کە حکومڕانیان کردووە زیاتر ئەو عایلانە بوون کە سەر بە ئێرانیەکان بوون سەر بە بڵێن نەسەبیان بۆ ئێران بۆ بەهۆی دایکیانەوە بەهۆی کوڕەکانیانەوە کۆنتڕۆڵیان کردەوە واتە ئێران عراقی بەهی خۆی زانیوە ئەوە جگەلەوەی کە منافسەیەکیش هەبووە دوجار کە لە ئاخر ئۆخریایە کە خلافەی عوسمانی دروست دەبێت بەو پێی کە خلافەیەکی سونیە و لە ئێرانیش لە دوای سەفەویەکان خلافەی شیعە هەمیشە ملمالانەی تونتە بۆ لەسەرەوەی عێراق بۆ کامیان بێ بەڵام زیاتر ئەگەر تۆ سەری عوسمانیەکان تازن لە چاو ئێرانیەکانەوە ئێران 2000 ساڵێک دەبێ زیاتریش لەوانەیە بڵێم عێراق بە بەشێک لە خۆی حساب دەکات و ئەو کلتورە بەڕاستی هەبووە و تەنانەت یعنی وان پێیان وایە کە عێراقیش بەشێک بۆ لەوان و عەرەبەکان هاتوون لیان داگیر کردوون بۆیە وا بە ئاسان نییە ئەوان دەست هەڵگرن لێرە ئێستاش ئەوەی کە عاملی مساعیدە کە هەرچەندە پێم وایە ئێستا لە سایە حکومڕانیشی ئەوە گۆڕاوە بەڵام ئێستا ئەوەی عاملی مساعیدە هیچ نەبێت لە دوای 2003 کە ئێران زیاتر تەوەغولکە ئەو زۆری نەشیعیە کە ئینتیمایەکی مەزهەبی هەبوو بۆ ئێران و پێی وا بوو ئێران قسەکە لەسەر ئەوەیە یعنی کەواتە ئێمەڵێن هەموو ڕژێم و سیستەمەکان هەڵگری هەمان کەلتور و عەقڵیەتن بۆ بەڕێوەبردن بەڵام هەندێجا فۆرمەکانی دەوڵەتداریە ئەکید زۆر ڕاستە بەڵام ئێستا مامۆستا ئارام لەواتە لە دوای ئەگەر ئێمە توانین دوو قۆناغدا بنێن لە دوای 2003 لە دوای 2003 ئێران بە شەرعی خاوەنی زۆری نەبوو کە موالی بوو بۆی بەڵام لە سای حکومڕانی ناشرین و خراپ و نامۆدێرنی زۆرینەی شیعیەوە کە ئەمە لەلایەن ئێرانەوە پاڵپشتی دەکرایان متهم بوو بۆی کە موالیە بۆ ئێران هەستەکەی هەستەکەی ئێستا کە 1500 ساڵە ینی
هیچ حکومڕانیەک نەیتوانی وەلای شیعەی عێراق بۆ ئێران بپچڕێنێ وا خەریکە لەسەر دەستی خۆیان ئەم وەلایە دەپچڕێن ئێستا وای لێتەوە کەڵچەرێک سەقافەتێک بڵاو دەبێتەوە ئەنتی ئێرانی لە ناو شیعەکاندا کە ئەمە بەڕاستی هۆکارەکەی بۆ ئەو هەموو حکومڕانی خراپەی شیعەکان خۆیان دەگرێتەوە کە لە ئەنجامدا بەڕاستی زۆر ناخۆشبەختی بۆ عێراقەکان هێناوە بەتایبەتی بۆ شیعەکان. بەڵێ بەڵام ئێمە گەر بین ڕژێمەکانی هەم وڵاتانی دراوسێ با ئێران بە یاخود عێراق بێ بەوە تۆمەتبارکێ کە پاشایەتی یاخود بنەماڵە یاخود دەسەڵاتی مەلەکیەوەی کە دەسەڵاتی کە ئەوترێ مەلەکیەوەی دوورە لە کۆمەڵە پرەنسیپ و مەبادی مۆدێرنەوە یخۆ لە ساڵی 1950 کە لە عێراقا کۆتایی بە دەسەڵاتی مەلەکی دێت و ڕژێمێکی کۆماری دێ ئایا بۆچی ئەم سیستەمە کۆماریە نەیتوانی بێتە فریادڕەسی عێراقیەکان و کۆتاییەنان بە عەقڵیەت یاخود بە کەلتوری پشتاوپشت و دەسەڵاتی مەلەکی. بەڵێ یەکەم ئەمە سارام ئەم سیستەمە کۆماری نەبوو ئەمە ئینقیلابێکی عەسکەری بوو بەڕاستی ناویان نا کۆماری زەوابەتی خۆی هەیە ئەمان تۆڵی ئینقیلاب یعنی ئەوەش کە ئەوترێ شۆڕش بۆ خۆی ئەوش شۆڕش نەبوو خۆ شۆڕش میلەت پێڵدەستێ ئینقیلاب کۆمەڵی عەسکەر پێڵدەستن هەموو عێراق دەزانێ ئەوەی کە هەستا بەم ئینقیلابە ئەو جەماعەتە بوون کە پێیان دەوت ضباط الأحرار ئەو زابتەکانی ئەفسەر ئازادی خوازەکان طبعاً کە شۆڕش کە ئینقیلابەکە سەرکەوت خەڵک دوای کەوت چەپڵەی بۆ لەدا بۆ چکۆ گوتم نیزامی مەلەکیش گەندەڵی زۆر تێدا بوو هەروەها پێیان وا بوو کە ئەم نیزامە مەلەکیە لە بەرەوەی ئەمریکا بریتانیا داعمی دەکات بریتانیاش دوژمنی عێراقا هەر نیزامێکی عێراقی بێتە سەر حکوم باشترە بۆی وێناکە بۆ تۆش و بۆ بینەرانیش بێنمە پێشەوە ئێمە پێش ئینتیفازە پێش نەوەویەک کە لەژێر دەسەڵاتی حکومڕانی عەرەب و بەعسی و سەدام دابووین پێمان وا بوو هەچ حکومڕانێکی کوردی بێتە سەر حکوم لە بەعەس باشتر دەبێت بەس وا بوو لە دوژمن باشتر دەبێت وا بوو نەخێر ئێستا لە زۆر شتا حکومڕانی کوردی زۆر لە حکومڕانی دوژمن باشترە ئەم وێنایەش هەبوو بەڕاستی عێراق کە دروست بوو لە سەردەستی بریتانیا و لە سەردەستی بریتانیا سیستەمێکی بۆ دامەزرا بوو خەڵکە وا گۆشکرا بوو کە ئەم سیستەمە ئەجنەبیە ئەوان وەتەنین پێیان خۆشە حکومێکی عێراقی و خەڵکی عێراق حکومڕانیان بکە و پێیان وا بوو عێراقی باشترە لە بریتانیا بۆیە هاتن هەروەها سەر ئەو فکرە مەدەشیوی چەپەی کە لە ئەنجامی سراعی بینی بلۆکی ڕۆژهەڵات و بلۆکی ئاوا دروست بوو هەریەکە و دایانویست وڵاتەکان بە خۆیان چێشکەن و فکری مارکسی و چەپ بڵاوەوە هەر ئەوە یاسای ئیسلاحی زەراعی ئەوەی جوڵار و یعنی ببورە من جارە بە باسی ئەوە بکەم ئەمە یەکەم کۆدێتان نەبوو کۆماری نەبوو کۆدێتا بوو کۆدێتاژ گوتمان کۆمەڵی زابط یان کۆمەڵی ئەرکانی نظامی پێش و پێڵ دەستن بە بەرژەوەندی خۆیان شۆڕش میلەت پێڵ دەستێ گۆڕانکاری ئایدۆلۆجی کەڵچەری بۆ منە شۆڕشی فەڕەنسا جگەلەوە هەموو نظامێکی مەلەکیش خراپ نییە نظامی مەلەکی مطلق خراپە نظامی مەلەکی دەستوری بەعکسەوە لە عالەمدا دوو جۆر ئێستاش هەیە مەلەکی دەستوری بەڵێ زۆربەی وڵاتان ئەسڵ زۆربەی وڵاتانی ئەوروپا سوید نەرویج دانیمارک بەریتانیا ئیسپانیا یابان هند نعفو وڵاتانی جنوبی شەرقی ئاسیا زۆرێک لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتیش خۆ بەشە لە وڵاتە یعنی سەریکە سیستەمەکانی ناجیحەکانی جیهان دوو جۆر سیستەمن سیستەمی مەلەکی دەستوری لەگەڵ سیستەمی کۆماری دیموکراتی سیستەمی کۆماری دیموکراتی لەگەڵ سیستەمی مەلەکی دەستوری عێراق سەرەتای سیستەمی مەلەکی دەستوری بوو ناڵێن مەلەکی پەرفێکت لە سەرەتایدا بوو بۆ دروستکردنی سیستەمێکی مەلەکی دەستوری ئەویش بە ئازاوی و بە پشگیری بەریتانیا بەڵام کۆدەتای 58 ڕووخاندی ئەم کۆدەتاش کە ناویان نا شۆڕش و دوایش ناویان نا کۆماری نە شۆڕش بوو نە کۆماری من ئەمەم ئێستا نەوتووە لە ماستەرەکەمدا کە 2000 نووسیمە لەوانەیە بڵم یەکەم توێژەرم لە عێراقدا کە عەکسی پێچەوانەی ئەو ئاراستەی حکومڕانی دوای حکومڕانی 58 تەشخیص کردووە کە دەڵم ئەمە شۆڕش نییە کۆدەتایە و هەروەها بە هیچ شەوێکیش کۆماری نەبووە بڵین ناونانی ئەم سیستەمە بە کۆماری غەدرە لە کۆماری چکە کۆماری دیموکراتی بەو شێوەیە نییە یعنی بەو شێوەیە گۆڕانکاری لە عەقڵێتی تەنانە دەسەڵات و حکومڕانەکانیشانە بوو لە عێراقا ئەو ئینقیلابە یاوەی کە تۆ خۆت دەزانی عەبدولکەریم قاسم زابطێکی گەورەی سەردەمی مەلەکی بوو ڕاستە ئەرکانی نیزام بوو ڕاستە بەڵام ئێمە ئێستا گەربینە بوون مەسەر باسی کورد و عێراق بینین لە بەندی سێمی دەستوری کۆماری ئەو کاتەکە ناوەندرێ کۆماریکە عەبدولکەریم قاسم داینا باسی شەریکایەتی و برایەتی کورد و عەرەبی کردووەکو یەک بن لە عێراقا تا چەند ئەمە بۆ خۆی ڕنگدانەوەیەکی ئیجابی هەبوو بۆ پەیوەندیەکانی نێوان کورد و دەسەڵاتەکان لە عێراقدایە خو لە بەغا بەڵام ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕێکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێمە وڵاتە دووبارە سڵاو
دکتۆر بەر لە ناوبڕەکە باسی ئەو مادەی سێمی دەستوری کۆماریم کرد دیارە مادەکەش ڕەهەندێکی قانونیەیە پێم خۆش و بەڕێزی وەکو کەسێکی قانونی زیاتر و پەیوەندیەکانی کورد و عێراق کورد بۆ نەیتوانی ئەم مادە قانونیە سوود لێوەرگریا خودت بە پێچەوانەوە ئەوە ڕژێمە سەرکوتکارەکان یاسا و دەستور بۆ کاتێک بەکارێن کە پێداویستیەکانی خۆیانی پێ بچێتە پێشەوە ئایا ئەمە کامیان بوو بەڵە خۆی جارێ هەر بابێنە سەر دەستورەکە ئەو دەستورە دەستور نەبوو وەسیقەیەکی دەستوری بوو عەبدولکەریم قاسم لە ماوەی سێر شەو و سێر ڕۆژە حسێن جەمیل محامیی عێراقی مەشهور هەبوو ناوی حسێن جەمیل کە طبعا مەشهورە یعنی جیلی ئەو سەردەمە دەیناسن و تەلیفاتیشی زۆرە حسێن جەمیلی تەکلیف کرد لە ماوەی سێ ڕۆژان نووسی کە زیاتر تعبیر بوو لە فەلسەفە و ئایدۆلۆژیای کۆداتەرجەکان بۆ ئینقیلاب دەستور بەڵام ڕەهەندێکی یاسایی پێبەخشی ڕەهەندێکی یاسایی بوو بەڵام دەستور نەبوو بە معنای کەلیمە دەستور ئەوەیە دەستور سەیرێکە عەقدێکە لە بنێوان دەسەڵاتدار و خەڵک دەبێت خەڵک ڕازی لەسەر بێ ئەویش ئەوە تا یانەوە تا خەڵک پەرلەمانەکەڵ دەبژێرە و ئیشی دانانی دەستورە یان جگە لە پەرلەمانەکەش ڕاپرسی لەسەر دەکات بۆیە ئەم دەستورە دەستوری حاکمەکان بوو بەڵێ ئەو دقەی تێدا بوو بەڵام لەبەر ئەوەی ئەستەن کۆدێتا دەوڵەتی هەڵوەشاندەوە یعنی ئەو بنەما سەرەتاییە باشانەی کە سەردەمی مەلەکی لەژێر سایی باڵپشتی بەریتانیا دروستی کردبوون بۆ دروستکردنی دەوڵەتێکی مەلەکی دەستوری سیستەمەکەی عەبدولکەریم قاسم کۆدەداکەی عەبدولکەریم قاسم هات ئەم پایانەی هەموو هەڵتەکان دەوڵەتی گێڕایە بە دەوڵەتی شەخسی دەوڵەتی میزاجی بەڵێ عەبدولکەریم قاسم لەوانەیە لە فترەی خۆیدا کەسێکی باش بوو بێ لەوانەیە نەزیه بوو بێ لەوانەیە دەستپاک بوو بێ بەڵام خۆزگە دەست بوویایە بەڵام موئەساساتی بوویایە لە قۆناغی موئەساساتیە کە دەوڵەت دەگاتە قۆناغی موئەساساتی ئەگەر حاکمێک دزیش بێ محاسبە دەکرێت دوای خۆی ناتوانێت شت بکە بەڵام کاتێک کە یەکێک باشیش دەبێ ئەگەر خۆی باشیش بێ زەمان نییە مانەوەی لە دەسەڵات فەسادی نەکات چونکە هەمیشە ئەوانەی لە دەسەڵاتدا دەمێنەوە بە مروری زەمان فەساد دەبن ئەین تۆ سەرێک ئێستا حکومڕانەی کوردستان سەرەتا کە هاتنەوە لەبەر تۆ زێمەبادی شەڕۆژیانە بوو کەمتر دەست بوون وردە دزیەکانیان زیاد دەکات بۆ چونکە مانەوەیان لە دەسەڵات زیاتر گەندەڵیان دەکات جگە لەوە قسەیەکە هەیە ئەم موسساتی هەڵوەشان کردی بە دیکتاتۆر ئەڵێ ئەگەر ئەم دیکتاتۆرە بۆ خۆشی ساڵح بوو زەمان نییە خەلەفەکەی ساڵح بێ چونکە بۆ بەڵام لە موسساتیە ڕێبە شتانە نادا واتە دەمەوێت پێت بڵێم لە سەردەمی مەلەکیە سەرەتاکانی دەوڵەتی موسساتی دەستوری مەلەکی دروست دەبوو بۆیە سیر دەکەی بە پێچەوانەوە کورد شۆڕشی نەما یعنی ئەگەر لە حەزە بکەی بریتان لە سەرەتایە کە بریتانی ئەری داگیر کرد شێخ مەحموودی نەمر شۆڕشی دەست پێ کرد شۆڕشەکە هێندەی دژ بە بریتانیا بوو هێندە دژ بە عێراق نەبوو بەڵام وردە لەبەرەوەی عێراق بەرەو موسساتی دەڕۆی بەرەو دەوڵەتی هاوڵاتی بوون دەڕۆی کوردیش خەریک بوو هەویەی خۆی پەیدا دەکرد شۆڕش لە کۆتاییەکانە لە چلەکان و پەنجاکاندا کوژ شتێک نەماناوی شۆڕشی کورد بێ بەڵام لەبەر ئەوەی کە کۆدێتای 58 هاتەوە ئەم کۆدێتایە بنەماکانی دەوڵەت و هاوڵاتی بوون و موسساتی لێک هەڵتەکان سەرڕای ئەوەی لە دەستوردا ئەوەی کە ناوی دەستورە بین قەوسێن وەسیقەی 58 ئەو بەو شێوە جوانەی ئەترافی بە کورد کردبوو کە شەریکن لە مۆتەنایە بەڵام ئەوە درۆ بوو چونکە بووە تەنها وەرەقە بوو لە سەردەمی مەلیکا شتێکی وامان نەبوو بەڵام کورد بە فعلی خەریک بوو دەبوو بە هاوڵاتی دەرەجەیەک زۆربەی پۆستەکان ئەخڕی زۆرە عێراق کورد بوو وەزیری داخلیە کورد بوو هەر مەنسەبەکانیش ناڵێم کورد لە بەغدا کورد لە عێراق زۆربەی پارێزگاکانی جنوب کورد بوون واتە خەریک بوو لەسەر ئەساسی هاوڵاتی بوون معاملە دەکرا لێ دەگەڕات تۆ ئینتیمای فەرعەکانی خۆت بکەی وەکو سەرەتاوتم بەڵام لە بەردەمی یاساشە هەمومان یەکسان بووین کوردێک مەرج و کەفاعەتی تێدا بووە لەگەڵ عەرەبێک فەرقی نەدەکرا بۆیە بەڵام کۆدێتا کە هات هەموو ئەمانەی هەلێک هەڵوەشان سەری کە بنەماکانی دەوڵەتی لێک هەڵتەکان موسساتی هەڵوەشاندەوە سەروەری قانونی هەڵوەشاندەوە عەبدولکەریم قاسم هات کردی بە دەوڵەتی میزاجی ئیتر وای لێ هات بۆ خۆی کردی بە دەوڵەتی مەکرەمە بۆ نمونە ئێستا بە پیاوەتی دەڵێن عەرزەی یا بە مەدینەی سەورە هەمووی درۆ لە چێ لە دەوڵەتی قانون نابێ حاکم مەکرەمەم بەخشێ ئەگەر ئەم مەکرەمەیە باشیش بێ بۆی لە دوجاردا خراپە بۆیە سیر دەکەی شۆڕشی چەکداری کورد لە سەردەمی کۆدێتای دوای 58ەوە دەست پێ دەکات سەرڕای ئەوەی لە وەسیقەی دەستوریە بە باشیش دانی پێدانراوە یعنی مە عەجیبە بەڵام فعلەن ڕاستە بەڵام کە تۆ کاتێک کە سیرەکەی بۆ عێراقیەکان و بۆ شەعبی عێراقی عەبدولکەریم قاسم لە زۆربەی مەلیک و سەر و کۆمارەکان بە باشترین لەوانەی ڕابردوو وێناکرێت تەنانەوە بزانام لە بەرگی سێمی کتێبی ئەلبارزانی و الحەرەکە التەحەڕوریە الکوردیە کاک مەسعود بارزانی هەر خۆی بۆ خۆی دەربڕینێکی وای هەیە یعنی بە ئینسافەوە ئەڵێ کە ئەو
چۆنەڵێڵێن یعنی باشی ناو خراپەکان یعنی ئەو بووە یعنی عەبدولکەریم ماوەی قاسم کەم بوو مامەسارە یعنی ماوەیەک بوو فعلەن 50 تاوەکو 60 5 ساڵ حکومڕانی بوو دڵنیات دەکەم ئەگەر 20 ساڵ بمایەوە زۆر لە سەدام خراپترە بوو سەیریکە معمەر قەزافی شۆڕژگەرێکی زۆر جوان بوو لە سەرەتایە حافظ ئەسەد ئەوانەی لیبیا ئەوانەی یەمەن ئەوانەی میسر زوباتی ئەحرار جەمال عەبدولناسڕوان ئەزانی چۆنە ئەمانە بەڵێ سەرەتا فعلەن گەنج بوون لەژێر ئەفکاری سەوریا بوون و پیان وایە لەوانەیە عیسامیش بوو بن تا ڕاددەیەک بەڵام مانەوە لە دەسەڵات بەبێ ئەوەی سنوور هەبێ بۆ دەسەڵاتت بەبێ ئەوەی محاسبە هەبێ هەر قسێکی سەر قسەیەکەی دەڵە سوڵتە گەندەڵت دەکا یعنی بەڵێ عەبدولکەریم قاسم وەکو گەنجێک وەکو شۆڕژگەرێکم سیفاتانەی تێدا بووە بەڵام ماوەی حکومڕانەکەی کەم بووە دڵنیابە بمایەوە تاوەکو هەفتاکان و هەشتاکان زۆر لەوەکانی ئێستا گەندەڵتر ئەکرێ بڵین لەم تێگەشتنی بەڕێستەوە یعنی سەروەری یاسا و دەستورێکی چەسپا و کەکاری پێ بکرێ غیابی ئەمانەوە ئاکا لە سوڵتە بۆ گەنەکات السلطة مفسدة والسلطة المطلقة مفسدة مطلقة دەسەڵات گەندەڵ دەکا دەسەڵاتی ڕەها بە ڕەهایی گەندەڵت دەکا یعنی من ئەو ئەشتم عرض کرد زۆر کەسی ناشرین بێنە زۆر کەسی دز بێنە بیان خەرە سیستەمێکی موەسساتیەوە کە تیایدا محاسبە هەبێ سنووریان بۆ دادەنرێ بەڵام مەلایکەتێک بێنە ئەرستۆیەک بێنە لە عیلمە بیخەرە ناو حکومڕانیەتێکەوە کە سنووری نەبێت کە کەس لێ پرسینەوە لە سەرنەکات دەبێت بە گەندەڵ کاتە پاساوی کوردیا بڵین پاساوی بارزانی بۆ هەڵگیرسانەوەی شۆڕشی ئەیلوری دەست پێ کرد پاساوێکی مەشروع بوو لەو کاتاندا ئەمە دەسەڵاتی حکوومەتی عێراقی بێ و یاسا پێشێلکەوە دەستورێکی نەبێەوەی کە تۆ بە ڕێزی ناوێنەی وەسیقەیەکیەوە لەو وەسیقەشان نەیتوانیوە وەکو پێویست مافی کوردەکان من ئەو نمونەیەم بۆ جەنابەتێن ئەوتم لە سەدەی مەلیکە نەسێکی دەستوریمان نەبوو اعتراف بە مافی کورد بکە بەڵام لەبەرەوەی دەوڵەتی هاوڵاتی بوون دروست دەبوو خەریک بوو وردە عێراق دەبوو بە دەوڵەتی هاوڵاتی کورد وردە کە لە سەرەتای دەوڵەتی عێراقیەوە شۆڕشی بە قووەت دەست پێ کرد شێخ مەحموود لە زۆر شەڕی گەورە بربەرەکانی ئینگلیزی دەکرد وای لات لە 50 شتێک نەماناوی شۆڕشی کورد بێ شۆڕشی چەکداری بەڵام لە دوای 50 کە بەم وەسیقە دەستوریە لە ناو قەوسا دەڵێ کورد و عەرەب شەریکن بەڵام چونکە ڕاز نەبوو چونکە موەسساتی نەما چونکە کەسێک بوو بە خاوەنی هەموو شتێک لەوێەوە دووبارە شۆڕشی چەکداری دروست پێ دەکات بەڵام من ئێستا لێرەش جەناب دەڵم ئایا شۆڕشی کورد ڕاز بوو یان ڕاز نەبوو ئەمە جێی قسەیە ئایا ئێمە ئەگەر شۆڕشی چەکداریمان نەکردایە باشتر دەبوو یان نا ئەمە قسێکی ترە لەوانەیە من ئێستا لێرە قسەی لەسەر نەکەم بەڵام بۆ ئەوەی کە پێت بڵێم نەک هەر کورد تۆ لە هەموو سیستەمێکدا کە ناتوانی بەڕێ قانونیەکان مەشروعەکان تعبیر لە خۆت بکەی و کاتێک کە یاسا مامەڵەی یەکسانت لەگەڵ ناکە ئەو کاتە پەنا دەبێت بەر تونند و تیژی کە ڕێگا ئاساییە یاساییەکانت لێدا دەخرێ بۆ تعبیرکردن لە خۆ پەنا دەبێت بەر تونند و تیژی بەڵام ڕاستە بەڵام حەز ناکەیەوە شۆڕشەی کوردلانی کە مەگەر ئێمە لێرە قسەی لەسەر بکەین بۆ نوێ دەسەڵاتەکانی عەبدولسەلام عارف و عەبدوڕەحمان عارف و عەبدوڕەحمان بەزاز و ئەحمەد حەسەن بە کوچوزام هەمووی ئەهێنێ لێەوە لە ئەخیرا دوجا حکوومەتی عێراقی ناچارە بێ بۆی کە بێ لەگەڵ سەرکردایەتی سیاسی کووردا دانیشێ و بەیانی 11 ئازاری ساڵ 1970 دەرکرێ بۆ خۆی ئەم شۆڕشە کارتێکی فشاری باش نەبوو لەو کاتە یعنی کورتوانی لە دەرەنجامەکانی ئیسفادە بکات تا ئەو لەحزەیی کە بەیانەکە دەرکرا وڵڵاهی من نازانم من ئەڵێم ئەگەر ئەمە سەیریکە ئایا ئێمە شۆڕشی کورد لەناو قەوسا شۆڕشی کورد تەمەنەوەی شۆڕشە ئایا شۆڕش نێوە شتێکی ترە ئایا بزوتنەوەی چەکداری کورد حرەکەی چەکداری کورد چونکە شۆڕشیش جیاوازە چۆن وتمان 50 شۆڕژ نێ انقیلابە هی کوردیش شۆڕژ نییە دەشێ بزوتنەوەی چەکداری بێ ئایا بزوتنەوەی چەکداری قازانجی هەبووە بۆ کورد یان نە و ئایا بزوتنەوەی چەکداری کورد خۆشی سەبەبێک نەبووە لە وێرانی عێراق سەبەبێک نەبووە لە نائیستیقراری عێراق سەبەبێک نەبووە لە بێیاسایی عێراق سەبەبێک نەبووە لە تەمەڕود و لەوەی کە دەسەڵاتدارانی عێراقی هەمیشە پەنابەرنە بەرهێز نەکرد بەرامبەر بە کورد بەرامبەر بە خۆشیان چونکە عوزری هەیە دەڵێ خەتەری ناوخۆیم لەسرە لە دوو حاڵەتدا حاکم دەتوانێت پەنابەرێتە بەرهێز ئەگەر شەڕی دەرەکی هەبوو خەتەری دەرەکی یان خەتەری ناوخۆی ئایا کورد بزوتنەوەی چەکداری کورد نەبووە بەو بیانوەیە کە پاساوی نەداوە بەدەست حکومڕانی عێراقیەوە کە دیموکرات نەبێت دیکتاتۆر بە هێز بەکار بێنێت تەنان بەرامبەر بە عەرەبیش بە حکمی ئەوەی و تاکاکە لە بەشێک لە وڵاتەکە تەمەڕودی چەکداری هەیە دەمان ڕوخێنێ ئەوەش عوزرە هەل بە ژێرەی قانون بەڵام سەیریکە من دەڵێم ئەم بزوتنەوە چەکداریە یعنی ئەگەر شۆڕش بێ بۆ مافەکانی کورد بەڕاستی بۆ مافی کورد
ئەو دەرەنج ئەوەی نەبووە یعنی ئێستا گەرێمە باسیەوە بکەین وڵا کاکە سەدام خەباتیان بەرامبەر بە سەدام کردەوە سەدام نە کورد ڕوخاندوێتی نەبۆشی دەڕوخان بەعکسەوە ئەوەندەی بزوتنەوەی چەکداری زەرەدی لە کووردا ئەگەر ئێمە تەسەورکە لە هەشتاکان هەر بێدەنگ بووینە نە ئەنفاڵ ڕوویدا نە چیمیایی ڕوویدا کاتێکش کە ئەمریکا سەدامی ڕوخان وەکو شارەکانی تر ئێمە ئازاد دەبووین جەخۆ سەلاحەدین و ئەمبار و بەسرە و دیالە نەشۆڕەشیان کردەوە نە هیچ هەر دانیشتە بوون ئەمریکا ڕوخاندی ئەو کاتە ئێمەش دەڕوخاند وهین ئەمەیان بابەتێکی ترە من نامەوێت قسەی لەسەر بکەم بەڵام بە شێوەیەکی گشتی یعنی ئێمە نابێ بڵین هەموو تۆپەکە بخەینە ساحی بەرامبەرەوە پێمان وا بێ هەموو خەتاکەی ئەوە ئێمە پێرفێکت بووین و ئەمانش کە سەرکردایەتی بزوتنەوەی چەکداریان کردووە بەو جۆرە کەسە پاکە سەوریانە نەبوون کە تەنها بۆ کورد خەباتیان کرد ڕاستەکەی بێگومان لە ناو شۆڕشە هەر ئەوانش دروستەوە بەڵام ئێمە بەڕێزی کەسێکی قانونی کە سەیرەکەی لە ئەنجامی بەیانی 11 ساڵی 1970 ڕاستە لە ڕووی سیاسی و دواتر حکوومەتی عێراقی پەشیمان بۆ شکستی شۆڕشی ئەیلولی بەدووە هەر لە 1970 بەڵام کۆمەڵێ مافی ڕۆشنبیری لە بواری پەروەردەی و پیشەی و ڕێکخراوی مەدەنی و مەسلەی زمان و بەکارهێنانی زمانی کوردی و خوێندن بە کوردی و ئەمانە هەست ناکە ئەمە کۆمەڵە یاسا و کۆمەڵە پێدراوی گرنگی ئەساسی بۆ دروست بوو لە عێراقە کە عێراق پێوەی پابند بۆ خۆی دەستکەوتێ بوو بۆ کورد باش بوو لە ڕووی قانونیەوە وەسیقەی قانونین بەڵام ئایا نازانم بۆ کورد باش بوونیان نایان لەسەر ئەرزی واقع چیان کردووە ئەمەیان شتێکی ترە خۆ ئەگەر باسی وەسیقەی قانونی بکەین وتمان وەسیقەی دەستوری بەنجاوە شەر چەندە دەستور نییە بە معنای کەلیمە بەڵام دیکۆمنتێ بەڵام دامپێنانەکەی زۆر لە بەیانی 11,000 و لە قانون حکومی ذاتیش بەقەوەترە دەتکا بە هاوبەش قانون حکمی ذاتی و بەیانی 11,000 سەرێکی ئیعترافت بەبوونت دەکا بەڵام دەڵێت تۆ شەریکمی فەرقی هەیە من بڵێم کاکە تۆش هەی لەم قاعەیە فەرقەمە بڵێم قاعی هەردووکمانە ئەو وای وت بەڕاستی بەڵام ئەمانە بەڵێ دەشێت تۆ حرەکەی و بزوتنەوەی چەکداری کورد بزوتنەوەی بەهێز بوو لە هەندێک حاڵەتدا هەڕەشەی لە دەوڵەتی عێراق دەکرد دەیڕوخان هەمومان دەزانین چ لە شەستەکان زۆر جار حکوومەتی عێراقی لە بەناچاری بۆ وەرگرتنەوەی نەفەس بۆ ئیسراحەت مفاوەزاتی کردو چونکە ئەگەر بەردەوام بووە دەڕوخا چ لە هەفتاکان لە سەردەمی بەعزدا حاڵەتی وا ڕووی داوە چ لە پێش لە سەردەمی بەزازوانەشدا بێگومان ئیسفادەی لەو 5 ساڵە کردەوە ئەمەش سەریکە ئەم فشارە ئەکید وای لە حکوومەتی عێراقیش کردووە کە هەندێک شت با بەدەستەوە بەڵام لەسەر ئەرزی بەڵام پێچەوانەکەشی ڕاستە ئەسەن بزوتنەوەی چەکداری کوردیش هۆکارێک تۆ دێمە سەرەتای بەرنامەکەت کە ئەم وڵاتە بۆ نامنسەجیمە بۆ ئیستیقلالی تیانە بزوتنەوەی چەکداری کوردیش دووبارە ئەو پاساوە بەدەست حاکمی عێراقی عەرەبیەوە کە نەبێتەوە بە سیستەمەکەی مەلەکی دەوڵەتی مواتن و یەکسانی دروستکە بۆ چونکە لە ناوخۆدا خەتەرمان لەسەرەوە تا جەماعەتێک یاخی بوندانێکمان ڕوخێن لە ڕووی قانونیشەوە خەتەری ناوخۆی و خەتەری دەرەچی وە گوتم بۆی دووبارەی نەکەمەوە سەبەبن بۆ تەجیرکردنی دیموکراتی ڕاستە بەڵام تۆ ئێستا بۆ منە تۆ کەسێکی بۆ خۆت حەزەکەی جەخت لەسەر ڕەهەندە یاسایەکان بکەینەوە کوردەگەر بەدیلێکی چەکداریەکەی هەبوایە ئایا چی یاسایەک ئەچەسپا لە دەستوری عێراقیە لە چوزانم لەو دیکۆمنتانە و لەو پێدراوانەی کە لەناو حکوومەتی عێراقیە وەکو یاسا ئیشی پێکرا بۆ سیستەمی حکومڕانی و بەڕێوەبردنی پێکاتەکان کورچی دەسەکە بەڵێ ئوستاز گیان هەر من بە وەڵام قسەکەی خۆت دەکەم بە بەڵگە لەسرت یعنی جەناب دوتت ئەوە ڕاستیشە وەسیقەی دەستوری 50 اعترافی بە کورد و عەرەب کرد کە شەریکن خۆ کاتە شۆڕشی چەکداری نەبوو شۆڕشی چەکداری کورد ئەم مافە گەورەی بەدەست بۆ کورد بەدەست نێنا کە وەکو وتم سێ چوار قاتی ئەگەر وەکو وەسیقەی قانونیش حسابیکەین سێ چوار قاتی ئەوەی سەردەمی بەعسە باشە خۆکە 50 شۆڕش کرا کورد شۆڕشی چەکداری نەبوو یعنی ئەوە پێدراوی هەبووە واتە کورد لە سەردەمی مەلەکیە کە ئەنجامی دەوڵەتی سەرەتای دەوڵەتێکی موەساتی دەستوری مەلەکی بوو کورد ببوو بە ڕەقەم بەبێ ئەوەی خەباتیش بکە بەبێ خەباتی چەکداری بکە بۆ مەبەستم کە بوو بە ڕەقەم ئەسەن ئەو ئەفسەرە ئازادی خوازانە کە کۆدەتاکەیان کرد کوردیان هەر لەگەڵ نەبوویان لەوانەیە بۆ ناو لەگەڵیان بوو بێ بەڵام لەبەرەوەی کورد ڕەقەم بووە لە سایەی دەوڵەتی موەساتی مەلەکی 35 ساڵدا کورد بۆ بە ڕەقەم نەیانتوانی تەجاهولیان کرد تەجاهولیکەن بۆیە لە وەسیقە دەستوریەکەیان دەکە وەسیقە دەستوری لە قانون باڵاترە ناویان هێنا کە ناویشیان ناکردیان بە شەریک بەڵام لە سەردەمی بەعزدا کە شۆڕشی چەکداری 120,000 کەس بوو وەسیقەیەک بەیانێک دەدات کە بەیان لە قانون بچووکترە قانونێکی حکومی ذاتی دەداتێت کە ویش لە دەستور بچووکترە واتە مەرج نییە شۆڕشی بزوتنەوەی چەکداری ئەم دەستکەوتانەی بەخشی بێ باشە ئەگەر بەخشی بێشێتی خۆ لە واقعدا لە هەشتاکان لە هەمووی بەتاڵبەوە نە بەیانی 11,000 کاری پێکرا نا قانونی حکومی ذاتی کاری پێکرا بەعکسەوە تعریب دەستی پێکرد ئەنفال دەستی پێکرد تعریب دەستی پێکرد تەهجیر دەستی پێکرد کەوا بێ
سیستەمەکە مهمە سیستەمی دیموکراتی قانونی مؤسساتی کە تیایدا حاکم لەژێر لە پرسیینەوەدا بێ لە سەردەمی بەعزدا لەبەرەوەی ئەوە نەما ئەم هەموو وەسیقە قانونیانە زەربی سفر کران هەمووی شەقیانتی هەڵدرا کەوا واتە ئەمە ئێمە ئەگەر لە دوای هەر وەکو لە سەردەمی مەلەکییا لە دوای 50 ئەگەر بزوتنەوەی ئایا بزوتنەوەی چەکداریمان نەبووایە جیاوازیەکەمان دەبوو ئایا ئەو ئاسیانەمان بەسەردا داهاتن کە هاتن یعنی تۆ باسی ئەوەی بەدیل ئەمە پرسیارێکی نادیارە ئەمە پرسیار من ڕێ بەخۆم نادەم باسی بکەم چونکە اختصاصی من نییە بەڵام من باسی ئەوە دەکەم کە لە ئەنجامی ئیلغابوونەوەی دەوڵەتی مؤسسات لە کۆتای 50 هەمومان زەرەدمان کرد بە هەموو میلەتانی عێراق بە کوردیشەوە و کوردیش کە لە ئەنجامی وەک ڕەتفعلێک لەبەرەوەی ڕێگا ئاساییە یاساییەکانی لێ داخران پەنای بردە بەر شۆڕشی چەکداری شۆڕشە چەکداریەکە دوولایان بوو هەم زەرەدی لەداین هەم زەرد لەوانەیە قازانجێکیەوەی بەڵام زەردشی لەداوین زەردی لە خۆشمان داوە زەردی لە عێراقیش داوە ئەمە ژوای کردو حکومڕانی عێراقی بە بۆنەی بوونی خەتەری ناوخۆی دیموکراتی تەجیل کات کاتە بێگومان بەیانەکەش وەکو وتی لە دەستور و لە هین بچووکترێ ینی لە قانونیش بچووکترە ئەمە ڕاستەوخۆ ئەوە شکستیێنا و بینیمان لە ئازاری 1970 بوو بە شکستێکی گەورە و بەسەر حرەکەی سیاسی چەکداری کوردیا هات و کۆتایی پێات بەڵام دواتر شۆڕشیش دروست بوو بە هەمان شێوە نەفەسێکی خایاندی هەتاوەکو ساڵ 1990 و ڕاپەڕین کرا دوای ئەوەی خۆ کورد بۆ خۆی لە ڕاپەڕینە بۆ خۆی کۆمەڵە دام و دەستگای دامەزران حکوومەتی دروست کرد پەرلەمانی دامەزران کۆمەڵە دەستگای ئەوەی کە پێوترێ و ئەسەسەی دیموکراسی تا ڕادێگە وەکو فۆرمیش بێ وەکو ناوەڕۆک ماناشی پێنەدرابێ دروست و ئەمانە بۆ خۆیان هیچ کاریگەریەکیان نەبوو بۆ ئەوەی لە عێراقا ڕاستە ڕژێمی سەدام حوسێن بوو ڕژێمێکی مێژینەی ئەوە بوو دوژمنایەتی لەگەڵ کووردا بوو دەرەتانی ئەوەی نەبوو یعنی کورد بۆ خۆی ئەمانە بکاتە کۆمەڵێک کەرەستە یاسایی بەهێز بۆی لە 2023 کە حکوومەتی عێراقی ڕووخا بەم پێدراوە قانونیانەوە لە عێراقا بە تەواوی پێی خۆی بچەسپێنێ بەڵێ بە ئەکییت ئێمە لە بینینەوە یەکتانەوە سێ و تاوەگوی ئێستاش فرسەتێکی مێژوویمان لەبەردەستا بوو ئێمە خۆمان ئیسپاتکەین بۆ جیهان کە ئێمە ئەهلی حکومڕانیکردنین بەڕاستی بەڵام بەداخەوە مۆساد دیموکراتیمان نییە مانامشتی شکلین و ئێمە یەک هەرێمیشمان نیە دوو هەرێممانێ وە تا ئێستا حکمی عشایر و دەرەبەگایەتیمانێ و دوو بنەماڵی دەرەبەگاتی حکومڕان دەکەن لێرە بنەماڵی تاڵبان و لەولا بنەماڵی بەرزان یعنی ئەمە واقع ئەوامە هیچ سبغەیەکی مؤسساتی و دەوڵەتی تێدا نییە بەڵام ئێمە ئەگەر بەڕاستی بمانتوانین من هەمیشە وتومام قسەیەڵم قووەتی هەموو ڕژێمێک لە ناوخۆدایە لە ناوخۆ قووەت پەیدا کە دیموکراتی بە وڵاتانیش ڕێزت دەگرن خۆشت بە قووەت دەبی هەمیشە سیستەمە دیکتاتۆریەکان لە ناوخۆدا بەهێزن بەرامبەر بەگەلەکانیان بەڵام بۆ دەرەوە هیچ نین وەک کەڵەشێری بەزیون سیستەمی دیموکراتی لە ناوخۆدا حاکم بەرامبەر میلەتەکەی بەهێزە لەلایەن پەرلەمانەوە محاسبە دەکرێت لەلایەن دادگاوە محاسبە دەکرێت بەڵام لە بەرامبەر دژمنەکانی یان دەرەچەکانی بەهێزن یعنی هەمیشە نمونەی ئیسرائیل دێنەوە ئیسرائیل ئەو زۆر هەڵەیە دەڵێن وڵا ئەمریکا پشتی پێوە گرتەوە بەڵێ ئەمریکا داعمی دەکات بەڵام ئەمریکا بۆچی داعمی دەکات لەبەرەوەی قیەمە ئەمریکیەکان لە ئیسرائیل حکوم دەکەن قیەمی غەربی لە دیموکراتیدا لە هەڵبژاردن لە محاسبە سەری کە ڕئیسی وزەرای ئیسرائیل دەچێتە لە کاتی شەڕا لەگەڵ فەلەستینیەکان محکەمە دەکرێت و سجن دەکرێت ڕئیس جمهور ئەمە وای کردووە غەرب کە سیر دەکات ئیسرائیلەکان هەمان منزومی قیەمی خۆیانیان پیادە دەکەن پشتیان بگرن نەگوە پێچەوانەوە لەبەرەوەی ئەوان بە داعمی غەربی دەمێنەوە ئەگەر خۆیان ئەو سیستەمان بنیادندا غەربیش داعمی نەدەکردن ئێمە بەڕاستی من هەر لە سەرەتاوە لە دوای ئینتیفازەوە ئەم قسانم کردوون کە دەبووە ئێم نمونەی هەڵگرین خۆمان لە ناوخۆیان مؤسساتی بین دیموکراتی بین مافی مرۆڤ یەکسانی دەوڵەتی هاوڵاتی بوون سەروەری یاسا ئێمە ئێستاش هیچ نین ئێستاش کاکە گیان سەروەری یاسامان نییە دادگا هیچ نییە دوو کەس یعنی میزاجی کەسێک بە عشایری حکومڕانی دەکات بۆیە ئێمە لاواز ئەمە کاریگەری لەسەر پێگەمانەیە بۆ پێگەیشی قانونی بەهێز لە عێراق ئەکییت چۆن ڕۆژ بە ڕۆژ ئەگەر تۆزێک لە سەرەتای ڕوخاندا ئێمە مؤسسات تۆزێک بڵێن دامەزراوەمان هەبوو عێراق سفر بوو آخر سفر بوو ئەگەر ئێمە پێنجیش بووبین لە سەدیاندا لە سەد ناڵێم زۆر ئەوان سفر بوون ئێمە تۆزێ باشتر بووین چونکەوان هیچیان نەما ئەمریکاش پشتی گرتین بەهێزتر بووین لەوان بەڵام ڕۆژ بە ڕۆژ سەیری کە ئێمە لاواز دەبین ئێستا لە حاڵەتێکداین لا یورتا لەنا ئەوە نییە حاڵەتەکەمان زۆر خراپە ئەو هەڵە مێژوویە چی بوو کورد کردی لە سەرەتای پرۆسەی ئازادیە لە 2023 لە عێراق بۆ مامەڵە لەگەڵ دوو هەڵە هەڵەی یەکەمیان بە ئێستاشەوە کە بەردەوامە ئەنجام نەدانی دەوڵەتێکی دیموکراتی مؤسساتی و کە تیایدا یاسا سەروەربێ و تیایدا محاسبە هەبێ بۆ دزەکان بۆ گەندەڵکاران وەکو ئەم دەوڵەتە مۆدێرنانەی جیهان دووەمیش بەڕاستی ئەمە لە 2023 من ئەو کاتەش وتم ئێمە کە سەدام ڕووخان نابێ ڕاکەین بۆ بەغدا داوای دیموکراتی و بنیادنانەوەی عێراقین
ئێمە تا حەمرین لەگەڵ ئەمریکا بڕۆین ئەمریکا پشتگیریمان دەکەم قسەیە ئێستا لە تەلەڤیزیۆنەکانی دەسەڵاتەکاندا ماون ئێمە تا سنووری خۆمان بڕۆشتی نایە بەڵام لەم سنوورەدا دیموکراتی دەوڵەتێکی مۆدێرنمان هین کردایە ئەمریکاش اعترافی بە واقعا دەکرد و طبعا ئەمریکاش خۆتان دەزانن لوتی تورکیا شکاند بوو تورکیا نەیهێشت چونکە ڕێگای پێ نەدا بۆ قاعدەی ئەنچەرلیک هەر نەهێشتە دەخول بکە ئەسڵەن لەسەر سینێکی ئاڵتون کەرکووکی تەسلیم بە کورد کرد کە خۆمان دەزانین لەوە تا دەوڵەتی عراقیە کەرکووک خەتی سوورە بەنسبەت تورکیاوە کورد لێی نزیک بێتەوە ئەمریکا تەسلیمی کردین تاوەکو حەمرینیش هەر وەکو تەحەدایەک بۆ تورکیا وتی لێم ناگەڕێی یارمەتیم نادەی تۆ دەوڵەتی هاوپەیمانی ناتۆی یعنی زروفەکە لەبار بوو ئێمە ئەو کاتە بەڕاستی تا حەمرین بڕۆین و نەچین خۆمان بەستینەوە بە عێراقدا من ئەو کاتەش وتم دەنگدان لەم دەستورە کارەساتێکی مێژوویە حەبلێکە دەمانخاتە دەچێتە ملمانەوە کە بۆ هەتا لێ ڕزگار نابێن چکە لە فدرالیا جیابوونەوە نییە بەڵام بەو مەرجێ ئەم دەوڵەتە مواساتی بووە نەکدوو بنەماڵی عشایر حکومڕانی بکەن بەڵام ئەمە هەڵە مێژوویەکە بوو بەڕاستی لێرە بمێنینەوە تا حەمرین بەدعمی ئەمریکا کە پشتگیری کردبووین و دژایەتی هەموو دەوڵەتانی ناوچەکەشی دەکرد بە تایبەتی ئێران و تورکیا و تا ڕیفراندۆمیش نەیدێش هیچمان لێ بکەن بەڵام ئەمە مام کردایە بەڵام کە چوین غەڵەتی ترمان چی بوو بەڕاستی کە چوین ئەم حکومڕانانەی کوردی بەڕاستی زۆر خائینن زۆر یعنی بەرژەوەندی خوازن لە کاتێکدا خەڵکیان هەندا بچێ بۆ دەستورەکە چوین بۆ بەغداشتمان زۆر دەستکەوت کەچی بیستدوواجیە دیشیان دەکرد خۆیان دەچوون لە بەغدا مافان وەردەگرت کەچی سەقافەتێکیان لێرە دەچان کە خەڵک دەبێت دژایەتی عێراقکە یعنی خۆمان ساغ نەکردەوە ئێستاش بەردەوامە یعنی من ئەو کاتەوتم با نەچین تا حەمرین بڕۆین لەگەڵ ئەمریکا بە پشتی ئەمریکا بکەین بۆ ڕزگارکردنی هەموو ناوچەکانمان بەڵام لە ناوخۆدا دەوڵەتێکی موساتی دیموکراتی قاونی بەهێز دروستکەین دڵنیام ئەو کاتە ئەترافیشیان پێدەکردین کە چوشین زۆر وتم نەچین دەنگ نەدەین بۆ دەستورە و حرەکەی ڕیفراندۆم لەوانەیە لەسەر فکرەی من دامەزرابێت کە لەگەڵ مامۆستێرکۆ لە تەلەڤیزیۆنەکە باسم کرد دوای لەگەڵ مامۆستێرکۆ کەسا باسمان کرد بۆ حرەکەی ڕیفراندۆم من دوای لێک شامۆکەیەکی پارتی دەستیان تێوەردا بەڵام کە چوشین ئەگەر بەڕاستگۆیانە دوای 2003 دەستورمان نووسی و بەڕاستی خۆمان بە هەوڵاتی ئەو وڵاتیە بزانایە و بدڵسۆزی کارمان بۆ بکردایە وەڵڵاهی مافی باشمان بەدەست دەکەوت دیانە ئێمە ئەمیز دیواجێتە مشکیلەیە یعنی لەلایەک ڕای تۆ کێشە بۆ کورد دروست نەبوو لەگەڵ بەغدا ئەگەر نەچوایە بەشداری بکردایە لە بنیادنانەوە من پێم وایە لە سەرەتادا و ناوچەیەکی زۆری ناوچە کوردنشینەکان ئەوەی پێوتێ ناوچەی متەنازع ناوچەی جێناکۆکە یعنی کێشەیە بوو لەگەڵ نەتەوەکان مەزەبەکانی تر بوو خۆی ئەمە ئەوەی هێور نەکردەوە مامۆستا ئارام خۆی بەعکسەوە خۆی تەسلیم بە تۆی کرد ئەمریکا زلهێز بوو و ئەمریکا بە نامەی بۆ ئێرانیش و بۆ تورکیاش نار کە بۆتان نەبێنە پێشەوە و ئێمە وەکو ئیبنی مدەللی ئەمریکا وا بووین تاوەکو ڕیفراندۆمیش کە لاساریمان کرد و بە قسەمان نەکرد ئەم دەوڵەتانە حەدیان نەبوو پێم عکسەوە زۆر ئەترسان و ناوچەی جێناکۆکیشی تەسلیم بە تۆ کرد بەڵام سەیریکە ئیدارەدانی خۆت فاشل بوو لە ناو هەرێمدا ئیدارەدانی خۆت بۆ ناوچەی جێناکۆکیش فاشل بوو ئێستا من و تۆی کورد کە هاودینین هاو مەزهبین لەگەڵ حاکمەکانمان وەکو من و تۆ وەکو تاک ڕقمان لێیانە نەیانتوانیوە ڕازیمان کەن زۆرینەی خەڵک ئێستا فرسەتی بۆڵکەوێ خواخۆیاتی بچێتەوە ژێر دەسەڵاتی بەغدا ئەی چ جای ئەوەی تورکمانێک عەرەبێک بەم شێوازە ناشین نەحکومڕانی بکەی یعنی من دەڵێم دوای 2003 فرسەتی مێژوویمان بۆ هەڵکەوت هەموو ناوچەکانیشیان تەسلیم کردین ئەگەر بمانتوانە سیستەمێکی مۆدێرن پیادە بکەین دڵنیا بە ئەترافمان پێ دەکراوەکو دەوڵەت ئەمریکا پشتیشی دەگرتین و خۆشمان نەدەکردەوە بەشێک لە عێراق بەڵام تۆ سەری ئیزدیواجێتی ئەم دەسەڵاتدارانە لە 61ەوە ئەوەی کە نێڵەن شۆڕشی ئەیلول و شۆڕشی گوڵان و شۆڕشی نوێ دەڵێن ئێمە خەبات ناکەین بۆ دەوڵەتی کوردی بۆ سەربەخۆیی خەبات دەکەین بۆی بین بە دیموکراتی لە عێراقدا کەچی کە تۆ فرسەتت بۆ دێتە پێشەوە دەچیتەوە بۆ ناویان دەڵێ وڵا نابێ بڵێ عێراقیم وای لێ هاتبوو خەڵکیان تووشی جۆرێک لە ئیزدیواجی شخصیە دەکرد این باشە تۆ ئەسڵ لە ئەوڵەوە وەرە هەموو ئەدەبیاتی بەناو شۆڕشەکان هەڵدەرەوە هیچیان ناڵێن دەوڵەتمان بۆ دەوڵەتی کوردی خەبات دەکەین هەر لە ئەیلول و حسابی کە لە گوڵان هەمووی دەڵێ بۆ حکومی ذاتی بۆ دیموکراتیزەکردنی عێراق و باشەکە لە دوای 2003 دیموکراتیزە بوو دەستورێکی جوان دانرا ئێمەش بووین بە پێگە تێدا کەچی کاتێکدا بووین بە شەریک لە هەمان کاتدا سەقافەی ئەوە بڵاو دەکراگەر تۆ بڵێ من عێراقیم خیانەتە دەبێ ئەم دوشتە لەگەڵای تۆ هەتاوەکو ئێستا کورد ئەوەی لە عێراقا پێیەکرێت یاخۆت بۆکو پێویست هەموو سیستەمەکانی سەرۆک وەزیرەکان کە بە دوایە کابینە یەک لە دوایەکانی حکوومەتی عێراقی کە بەرامبەر بە کورد تا ڕادەیەک سیاسەتێکی نەرمیانێ یاخۆی گونجاو نیە باجی و کاتێ ئێمەین بەڵێ ئێمە ڕازگۆنین بەڕاستی تو هەر ئێستا سەریکە کاک ئێستا
تۆ داوای دەچی وەفد دەنێری بۆ بەغدا موچە بێنێ موچەت پێ نادرێ کەچی لەلایەکەوە محافظێکی هەولێر دێتە سەر تەلەڤیزیۆن دەڵە وەڵامە 50,000 لە هاوڵاتی شارەکانی تری عێراق وەردەگرێت ئەمە پڕاستی مەزەلێ یان ئەوە تورکیا تا نیوەی کوردستان هاتووە قسە ناکەین کەچی سەرکردەکانی میلیشەکان خۆیان فش دەکەن و بەرامبەر بە جێشی عێراقی وڵا بێنە پێش و قاسان دەبڕین یعنی ئەمە من حاکمی عێراقم چۆن قبول دەکەم بەڕاستی یعنی ئێمە دەبێت خۆمان یەکلاکەین یان دەبێت بڵین یان کە ئەو بڕیارە سەقەتە قومارە ڕیفراندۆمایان کرد دەبێت ئەگەر بیان کوژن پەشیمان نەبنەوە یان بۆ منە لە دوای 2023 کە نەچوونا بەغدایان کە چوون دەبووە بڵێن کاکە ئێمە بەشێکین لە عێراق دیموکراتی لە عێراق پیادە دەکەین وازە تونند و تیژی دێنین وڵاتیانی کوردستانیش ڕابین کە ئەم عێراقی خۆمانە لەم عێراقیە مافەکانمان دابینکەین ئەو کاتە لە بەخاش دەمانتوانی سنگ دەرپەڕێنین مالیکی چێ این کدا دەمام کاکە ئێمە قبولمان نییە ئەو کە تۆ خۆت بە عێراقی زانی دەتوانی شتیش بڵێ بەڵام ئێمە لەلایەکەوە دەڵێن عێراقین خەبات بۆ دەوڵەت ناگەین خەبات بۆ دیموکراتیزەکردنی عێراق و لەناو عێراقدا ماف بەدەستبێن کە ئەو فرسەتەمان بۆ هەڵدەکەوێ پێچەوانەکەی دەکەین دەچین بۆ بەغدا سیستەمەکە بۆ بە دیموکراتی هەڵبژاردن کەچی هەر لەناو سیستەمەکەیان دژایەتی سیستەمەکە دەکەین و لەناو کوردستانیشدا سەقافەتێک بڵاو دەکەینەوە کە ئەوی بڵێ عێراقیم خاینە من دەڵێم چی دەڵێم ئێستاش ئەمە بەردەوام هەر لە ئێستا دەکەم ئێمە من تۆ قسەی تیا دەکەین یعنی چی یعنی من ڕاستی من خۆت بخەرە جێی هاوڵاتێکی عەرەب کە محافظێک دەڵێ ئەوەی لە شارەکانی تری خۆزگە بیوتا لە هەموو پارێزەکانی ترەوە خۆ باشتر بوو بیوتا لە هەر 8 پارێزەکانی ترەوە بەهات نایە ئێمە کاکە پارێکیان لە دەستێنین بۆ جووری فەحەس بەڵام کە دەڵی لە شارەکانی تری عێراقەوە بەڕاستی ئەمە هەر بۆ خۆی دروستی نەزعەیەکی یان فەرمودێکەوە باشە تۆ تورکیا دوژمنتە یعنی ئەگەرین ئێمە بەشێکین لەم عێراقا عێراق خراپە باشە ئێمە بەشێکین بۆ جەیشی تورکی مەڕی پشیلەی یعنی چی خۆت فشاکەیت وەچی دەبەردەمی جێشی یعنی ئەم شێوازە نابێ من دەڵێم چی دەڵێم دەبێ ئێمە واز لەم ئیزدیواجێتە بێنین من دەبێ بڵێن تاوێمە بەدیلم پێ بڵێ بە کورتی دوا قسەت بکە بە بەدیل یعنی بەدیلی کورچیە لە عێراقەکە کە بێ بە یعنی بەشدارێکی باش بێ لە عێراقەوە مامەڵەیەکی باشی لە عێراق لەگەڵا یعنی سەردەمی بەدیلیش کۆتایی یەک بەدیلمانەیە یعنی یەکشتمانەیە ئێمە لە دوای بڕیاری سەقەتی نەزان و کوردبینی ڕیفراندۆمەوە یەکشتمان بۆ دەرکەوت کە عالەم لە ئێستادا پشگیری ئێمە ناکات پشگیری ئێمەش ناکە لە بەرەوە نیە کە ئێمە ئەهلی ئەوە نین لە بەرەوە نیە کە دژی ئێمە بۆ دەوڵەت بوون لە بەرەوەی زانیان ئەهلی حکومڕانی نین لەسەر دەستی ئەم حکومڕانانەوە نمونێکی جوانمان ناشیر باشە بە کورتی پێ دوایە باشترین شت ئەوەی ئوستاز خۆمان ساخینەوە ئێمە مادام ناتوانین دەوڵەت دروستکەین لە چوارچەوەی ئەم دەوڵەتانەدا ئیش بکەین بۆ ئەوەی زۆرترین مافمان هەبێ بەڵام ڕازگۆ بین لەگەڵ ئەم عێراقەدا کە بەشێکین لێی ڕازگۆ بین لەگەڵەوەی ئێمە خێراتەکەی بەرین بەڵام نەڵێن وڵا عێراق ئەوەی عێراقی بێ خائینە دەبێ خۆمان یەکلاکەینەوە بەڵکاتە دوایین سەرۆکوەزیرانی عێراق مستەفا کازمیە لەم لەحزەیە بە بڕوای تۆ تەنانە مامەڵەی ئەویش بۆ ئێستای کوردستان و وەڵامدانەوەی وەفدی کوردستان هەر هەمان عقلێتی پێشەوە بۆ شێوەی هەموو مامەڵێگە کوردستان یعنی نازانم کاکە بۆ هەر بڵێن عقلێتی پێشوە من دەڵێم عقلێتی ئێمە وای کردو ئەوان وابن من حکومڕانی عێراقم ئێستا من ڕئیس وزرای عێراقم خۆ کاکە سەدامیش نەیەتوانی تەجاهلی ڕای میلەتەکەی بکە چ جای ئێستا کازمیەک لەوانەیە هەر کوتلەی سیاسی نییە ڕئیس وزرای عێراق بی چۆن دەتوانی تۆ میلەتێک لە میلەتەکەت خۆی بکات بە شێر دژی سوپاکەت بێ دژی هاوڵاتیەکانت بێ بەڵام من بچم مافی بدەمێ جگەلەوە ئێستا کازمی خۆی موچەی مۆزەفی خۆی پێ نادرێ یعنی ئێمە ئەم عقلیەتێ پێشوو کە ئێمە وای دابنین ئەوە هەر ئەوانن غەڵەتن ئەوە ئێمەین پێرفێکتن ئەمە غەڵەتە بەڕاستی لە میدیای نابێ ئەم میدیانەش ئەو شێوازە باز بکرێ عقلیەتی ئێمە دەبێ بگۆڕێ دەبێ ئەم عقلیەتە پێشووی ئێمە خەریکە خەڵک تێگا بەرەو ئەوە بڕات بەڵێ بەڵام خەڵکەکە بەڕاستی دەبێت خەڵکە دەبێت تر ئیرادەی هەبێ کاکە بڵێ کۆمەڵێ بنەماڵەی مەسلحچی نابێ بۆ بەرژەوەندی خۆیان ئێمە بەکاربێنن نابێ بۆ بەرژەوەندی خۆیان ئێمە کەی پیان خۆش بوو ئێمە بچین بۆ عێراق وەتەنیەت بێ کەی پیان خۆش نەبوو خیانەت بێ ئەمە بەڕاستی هینە و من دەڵێ بەسەیرێکە ئێستا ئەمە ئەڵێم دەڵێم جاری بەرنامەکەم تەواو دەڵێم کورد نییە حەزی لەوە نەبێ دەوڵەتی هەبێ جارێک گوتم کوردە بێ شەرەفەکانیش پێیان خۆشە لە دەوڵەتی کوردیە بێت چونکە بۆ لە دەوڵەتی کوردیا خۆشترە بێ شەرەفەتی خۆی بکە بەڵام کە تۆ لە ئەنجامی هەڵەی حکومڕانی 15-20 ساڵدا نەکرد وڵاتانی دنیا شعبەکەی خۆشت لێت بێزار بووە و هەروەها لە ڕیفراندۆمیشا بۆمان دەرکەوت کە جارێ ناتوانین وڵاتمان هەبێ وڵاتیشمان هەبێ بەم شێوەی لێ دەکەین بۆیە باشترە خۆمان یەکلاکەینەوە ئەو دیواجێتە واز لێ بێنین ئێمە بڕۆین لە عێراقدا بە تەواوەتی مافکەین بۆ کارکەین بۆ مافەکانمان بەڵام ماف ئەرچیشی هەیە
ئێمە پێویستە مافیشمان هەبێ و ئەرچیش جێبەجێ بکەین نەک یەک لایەنە. بەڵێ زۆر سپاس بۆ حاکم شێغلەتی مستەفا یاسانا سپاس دەکەم لەم بەرنامەیە ئامادەبی سپاس بۆ دید و بۆ چوونەکانت ئەستان زۆر سپاس بۆ جەنابیشتە. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەرنامەی گفتوگۆ دەمەوێت بەر لەوەی ماڵ ئەوەیە بکەم کۆ سوپاسی سنتەری ڕۆشنبیری نووری حکمەلقی سێمایی بکەم کە ئەم شوێنیان بۆ تەرخانکەین بۆ سازانی ئەم گفتوگۆیە کاتێکی خۆش بۆ هەموو لای.